وەفدێکی سنتەری سیتای توێژینەوەی تورکی سەردانی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیان کرد لەلایەن بەڕێز کارگەری ئەنجومەنی سیاسی و بۆری توێژینەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی و پێشوازیان لێکرا. دیارە ئەوان کە دوو توێژەر بوون لە کاروباری سیاسی دەرەوەی سنتەرەکە کار دەکەن. چەند پرسیارێکیانەوە لەسەر پرسی ڕێفراندۆم و سەربەخۆیی هەرێمی کوردستان و هەروەها پەیوەندەکانی هەرێمی کوردستان و بێگومان هەڵوێست و تێڕوانینی کۆمەڵی ئیسلامیان بە پێویست دەزانین کە بیزانن وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو لایەنێکی سیاسی سەرەکی لە هەرێمی کوردستان کە لە ڕابردوودا لە چەند بەیاننامەیەک و لە هەڵوێستەکانی ڕابردوودا هەڵوێستی خۆی لەسەر پرسانە خستۆ دەڕوو. دیارە وەڵامی ئەو پرسیارانیان لەڕان کارگەری ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی و درایەوە و دید و تێڕوانین و هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەو پرسانە خرانە ڕوو و دیارە ئەو سنتەرە لە ڕێی ئەم توێژەرانە دێوێ بۆ توێژینەوەی سیاسی و ستراتیژی خۆیان لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان لەسەر پرسی ڕێفراندۆم توێژینەوەیەکی تێروتەسەر ئامادە بکەن و سوود لە ڕاوسەرنج و بۆچوونەکانی کۆمەڵی ئیسلامیش وەربگرن.